پرۆگرامی میوانی توین بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، ینی نەبوونی عیب نییە. وام لێ هاتووە ینی بەڕاستی خێمەیەک هەڵم با نەگاتە ئەو ڕادێت کاتان لێ ئەەکەم. سڵاوتان لێبێت، خۆشحاڵم لە پرۆگرامێکی تری میوانی توین بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال دێنەوە میوانتان. ئازیزان، بۆ ئەم ڕۆژ سەردانی ئەم خانەوادە بەڕێزەمان کردووە بۆ ئەوەی لە نزیکەوە گوێبیستی ئازارەکانیان بین کە بەهۆی نەبوونیەوە چەندین جار کێشە کەوتۆتە نێوانیانەوە و ئەوان خاوەنی دوو منداڵن، ئەمانەوێ لە زاری خۆیەوە گوێ بۆ چیرۆکەکەی بگرین. خاتونگیان سڵاو. سڵاو لێبێ، سەرەتا بە خێراتنتانەکەم، بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم کە ئێمەتان بەسەر کردەوە. من خانی دوو مناڵم، یەکێکیانم 6 مانگە، یەکیشیانم 2 ساڵ و 3 مانگە. ڕاستیەکە هەتا ئێستا لەبەر هۆکاری ئەوەی کە توانێت ئەوەمان نەبوو ینی بچینە دایرە و دایرەکار و ئەم سەرۆسەر، ینی مناڵەکانمان تاسە تەسکەرەیان نییە، خۆمان تەسکەرەمان نەگۆڕە، بەست عەلاممان هەیە و مناڵەکانمان هینیان هەیە، باملادان هەیە و خۆشتان حاڵ و ماڵ و وەز ئەمان نەزانن، هەموویتان سێر بکەن. یعنی شتێکی وامان نییە لە ماڵە، ئەوەشی هەمانە یەک دوو شتە فەرش و غەسالەیەک و ئەمانەمان هەیە، ئەویش لەو کۆمپانیە هێنامانە هەتا ئێستا هیچ پارەمان نەیاوە. ینی خۆتان بڕۆن پرسیاری لێ بکەن، دەفتەرمانێ هەموو شتێکمان هەیە. چەندین کرێخان و قەرزارین لە ژێر زەمینێکاژین. ئیتر نەزانم چی تێرتانێ پرسیار با لە خزمەتانە بووم. هاوسەرەکەت کرێکارە؟ بەڵێ کرێکاریەکە، هیچ ئیشێکارێکی تری نییە. پێشتر پارێکمان بڕەپارێکمان قەرز کرد کە ئیشێکی پێ بکە، بەڵام ئەو ئیشەش سەری نەگر، ینی ویستمە ماتۆڕەکەن و ماتۆڕەکە وەرکەڕە، ینی تا ئێستاش پارەی ئەوەمان لایە نەمانتوانێت ینی پارەی ئەوەش دابینکەین، ینی بڕۆن لای ساحب قەرز و شتەکە. چەندی کرێخانومان لایە، شتمان لایە، ئەتر لە کرێکاری زیاتری شتێکی تر ناکە. شیر و دابیش بەخوای گەورە بە ئەستەم پێی ئەەکەین، ینی ئەوەی یەکێک یارمەتیمان با خێرخوازێ ماڵی ئاوێ، ئەوەشی نەبێ مێردەکەم فەقیرە بە چڕەکڕێ و کرێکاری ئەوانە پێیاکە، ئەگیناوەکو تر بەخوانیمان. ڕۆژانە چەند پێیاکات هاوسەرەکەت؟ وڵایەتی خۆتان ئیشی کرێکاریە زانم، ئەتر کرێسارەیەت و ئەڕوات و کرێکاریش دەبێت چەندە پێیاکە، ئەتر جارە 20,000 و 15,000 و هەر ئەوەنە، ینی ناگاتە 25 و 30,000. هاتوچۆشی پێئەکات؟ هاتوچۆشی پێەکە نەوەڵا شتێکی وامان بۆ نامێت و ئەوەی منێتەوە دابینکردنی کرێخانۆکەی ئەوە 2 مانگیشە کرێخانۆکەمان دابین نەکرا بۆمان. کرێخانۆکەتان چەنە؟ 8,000. ئیتر خۆتانزان ڕەمەزانیشە و شتیشەوە، ینی خۆتان سێری ماڵکەن، زەخیرەکەن، شت بکەن، ئیتر خوا لە دەستی خێرخوازان ینی نەبڕێت و زیایکا بۆیان ئەوەی ئەوان نەیکەنونی بن. فەقیرە مێردەکەشم هەر بەتەنیا ناتوانێت، ینی چەندین جا کێشە و شتمان بۆ لەسەر، ینی نەک بڵێم نەبوونی جیابمەوە لەسەری، ینی کێشە و مەشاکیل و شت خۆ دەزانی مناڵ قورسە، باری ئەرکی مناڵ قورسە، ینی دوو مناڵ پەروەردەکەیت، ینی شتیان بۆ نەکڕی شت بینکە، ینی مێردەکەشم ئەو توانایی نییە، منیش ناتوانم زەخت لیکەم زۆر، چکە قەرزاریم لە خانوویەکی ژێرزەمینەکەن. بەخۆی گەورە دوێنێ ساحێ ماڵەکەمان وتی بڕۆن، ینی لەبەرچی ماڵەکە بە سەرمانە ئەڕوخێ، خۆتان سێری سەقف و دار و بەکەن، هەمووی تەقیوە، فەرشم هەڵگرتۆ، فەرشەکە هەر هەمووی ئای پێهاتۆتە خوارە سەقف لە ماڵە بماتومەتەوە، یعنی فەرش هەمووی خوساوە، ماڵم ئاو بردە بووی، سەقف هەمووی تەقی بوو، ئاو هاتبوو خوارەوە بە سەقف و دار و بەردا، تەلەڤیزۆن و دار بردم هەمووی
بەتانیمان پیاوتمان ئەسووتێ بەس تەلەڤیزیۆنێک و سەلاجەیەکم هەیە ئەی ژوتم ئەسووتێ چی لێکم یعنی هەمووی تەقیوە شت تەقیوە هیچ شتێک نییە. کەس هاوکاری کردوون؟ بەڵێ کەس هاوکاری وەکو هاوکاری بڵێ هاوکاری کراوین تەلەڤیزیۆن و سەلاجەمان نەبوو یعنی خێرخوازیەک هاوکاری کردین لێ بەزیابێت و ماڵەکەت ئەوەی کە ئەیبینم تایە تەلەڤیزیۆنەکە سەلاجەکەیەکی ناکەوانتەر و یان ئەو پێداویستیانەی کە زەڕورە بۆ هەموو ماڵێک و ئەو شتانە نییە هیچمان نیە نەوەڵا هیچ لەو شتانەمان نییە. شتیش ئەهێنن بە قەرز واتە وتە قەرزاری دوکان و شتین؟ بەڵێ قەرزاری دوکانی لەبەرەوەی ئێمە فەرش و تاهینەکە تەباخەکەمان و لەگەڵ خۆزای پێویستە ئەویش لەسەری دامیشی پێویستە من مناڵم هەیە لەگەڵ خەسالەکە لەو دوکانە هێنامانە بە قەرز ئەگەر بەخوا تاسە یەک دیناریشیمان نەیەوە نەوەڵا هیچمان نەیە و ئەوەش هەموو شتەکانمانە ینی ئەوە تەسکەرە و دار و بەرد و ئەو ماڵەکەی و خۆتانەی بین و ئەو وەزع گوزەرانی ئێمە ینی بڵم چی چۆنە وتە تا ئێستا تەسکەرم بۆ مناڵەکانم دەرنەکردووە بەشیان لادیان هەیە لەبەرەوەی نفوسیان دوورە نفوسیان دوورە و ناتوانم ینی تەمەنی مناڵەکانی شت وردە وردەوە بەڵێ 2 ساڵ و کچەکەمەوە 2 ساڵ و 3 مان بۆ 4 مانگە چێ ینی ئێستا تەسکەری بۆ دەکەم دڵنیام غەرامەی ئەوشمان هاتۆتە سەر کوڕەکەشم وا 6 مانگە ئیترەچێ بۆ ینی بۆ 7 مانگ ینی خۆش دەزانین بر 9 مانگ ساڵە ئەوش غەرامە ئەکە ینی غەرامەی دووانیەتە سەرم و ڕێ هات و چۆ مەسرف و ینی نەمانتوانیوە نەوەڵا نەمانتو ئەوەش هەموو شتەکانە مستەسەک هەموو شتەکانمانە هەیە کە نەماتوانەوە بیکەین بەس بیان لادیان هەیە. ئەی کەس و کار ئاوڕێ لێیاو نەتەوانێت کەس و کاریش هەر کەسێ بەپێی مەشاکیل و ژیانی خۆی سەرقاڵ ینی کەسێکی وانی بەڵام سەرمایه‌دارێکیەوە هەستێ دەستمان بگراشتێ ینی کەس و کار بەپێی توانای خۆی یارمەتیان ناوین ئەوە زەخیران بۆ کڕێ بۆشتیان بۆ کڕین ناڵم نا ینی جلوبەرێک بۆ مناڵ بۆ خۆمان بەڵام ئیتر ئەوانیش بەپێی توانای خۆیان ینی ئێستا ماڵی دایکم هەتیبارە ماڵی خەسوم فەقیرە خۆیان کرێسچیە مناڵی زۆری هەیە ینی بەپێی توانای خۆیان هەموویان یانی ئەوانیش لە ئێوە باشتر نەوەڵا هیچیان لە ئێمە باشتر نی ینی کەسێکی وانە بڵێم هەستم دەستی بگرم و بڵم تخوابوون نە قەرزەکەمان بۆ بەرەوەیان بماخەرە خانیوەکە هەمویان کرێچین ینی خۆش باش گوزەرانی خەڵک ئێستا ئەزانی ینی خەڵکێکی واش ناتوان ینی بەداخەوە نەبوونی ڕووی لە زۆر کەس کردووە بەڵام ئیتر هەیە لە نەبوون نەبووترە بەپێی زروف کەوتووە هەیە باشترە نەبوونیەکەی باشترە هەیە زۆر خراپترە ئایتر بڵم چی نازم لەوە زیاتر ئەو ڕۆژە کە من قسەم لەگەڵ بەڕێستا کرد کە ئیزنم لێ وەرگرتی بینە ماڵی بەڕێستان وتت شیر نەبووە بێم بە مناڵەکەم قەنداغم یاوەتێ نەبەخوا 3 ڕۆژ قەنداغم ما بە مناڵەکەم ینی مێردەکەم وای لە هاو قەرزی کرد بۆ شیرەکەی هەتاکو ئینی کردو ئێستا من ئەیبینم مەڵی تەمەنی 6 مانگە بەڵام زۆر ورتر و زەعیفتر و زۆر بچووکتر دیارە ینی کەسێک خزمەتی باشتر بکرێت خۆت باشە زای مناڵ گەشەی بە شیر و ئەو شتانەیە ینی ئێستا شتی باشتر بێت زیاتر گەشەکە بەس منە هەر شیرەکەی بەخوا ناڵم نێردەکەمەش بە قەرز بێ هێنا دوایەوە هەتا 2-3 ڕۆژ ئیشی کردەوە پارەی شیرەکەی دەرکردەوە یعنی نەک بڵێم ئەوە چۆنەڵێ پارەی شیرە هەر ڕۆژێ شتێک نامێنە شیرە بۆنە برنجە زەخیرە عنی پارەی هەر ڕۆژێ شتێک نامێنە فەقیرە ئەویش ناتوانێت عنی هەمووی بێسەریەکەوە ناکرێت. ئەو دوکانەی کە شیر و دایبی لێ ئەهێنن بە قەرز تەلەفۆنتان بۆ ئەکا ئیزعاجتانەکات ئەڵێ قەرزەکە بێنن لە کاتی خۆیان وڵای بەپێینی مێردەکەم ینی مێردەکەم پێی وتواچ کاتێ هەم بۆ ئەهێنم زۆر ئیزعاجێکیەوەمان ناکە باشە شکر نامێردەکەم هێنابووی ئیتر پارەکەیە عنی ئێستا پاری ئەومان لا نەماوە پاری شیر و دایبیمان لا سەقفوشتی تەقیوە کاڵێ لە زستانیشە ئاویاوە قاتی سەرەوەی ماڵە بەخۆ هەفتەیە لەمەوە پێشوو بۆ لە ساحێ ماڵەکەمانە لەسەر ئەی ئەو چۆنە لەگەڵتانە وڵای ئەو یەکدانا 2 هەفتەی ڕاستەکەی لێ هێڵپەچان ئەڵێ کارەبا بەشمان ناکە ساحێب ئەڵێ خانەکە بەسەرتانە ئەوە تا تەقیوە بڕۆن ئتر هیچ شوێنە نێتێت ینی وام لە مێردەکەم وام لێ هاتە بوو بە مێردەکەمە دوتم من ناتوانم ینی 150,000 200,000 بم بەکرێ خانوو ینی توانێ ئەوەم نییە ڕاستێکی وام لێ هاتەوە بە مێردەکەوتم یە خێمە بکڕە ئەچینە ناوی هەڵی ئێم و تاو ینی لە هێشتێ باشترە خانوم ناوێت ئەوەی ئێم بە خانۆکە ئەم بە شتێ بۆ مناڵەکانیان وتی نابێت چۆنە بێشتیوە 2 ڕۆژتر گەرمایە شتە ینی ساحێ ماڵەکەش تەنگی پێ هەچنین خۆتان بڕۆن پرسیاری لێ بکەن ئەڵێ بڕۆن خانۆکە هەمووی تەقیوە بەسەرمانە یعنی مەبەستی ئەوە نییە کە بڵێ مەبەستی کریشتەکە نیە مەبەستی ئەڵە مەسوولیەتیەوە هەمادەوە
مەبەستی ئەوەی ئەڵێ خانۆکە بۆ ژیان نابێ نەوەڵا نەماوە بۆ ژیان هیچ ژیانیتیان نەماوە هەمووی تەقیوە لە ئەرزەوە لە سەق و هەمووی تەقیوە هەمووی ئاوەیە ینی ئێستا گەرمە ئەمڕۆ وەرە سێری کە هەمووی تەڕەشوعە سێری خانووکە دیوارەکە کە لای مطبەخەکە هەمووی تەڕەشوعە یعنی ناتوانانی تێیا بژی ئەو تەڕەش و ئەش بۆ جارێ خاص بۆ مناڵ زۆر خراپە ئەرە وڵا ئیتر چیان لێ بکەم ینی کە شوێنێکیش نەبێت توانام نەبێ 150,000 200,000 بم ینی چی بکەم ینی بە مێردەکەم و دوتم خێمەیەک بە هەڵدەین ینی ئەو قبولی نەکروتی قەی ناجارە ئیدارەکە هەتاکو شوێنێکی باشم دەسەکەی لە شوێنێکی هەر شوێنە بێ کرێکی باشم دەسەکەوێت ینی خانیۆکە بە کرێکی باش بێ ینی ئیدارەمان کردوە جارێتە بەسە حەماڵەکەم تۆ تا دوای ڕەمەزان وەسێ تروتی دوای ڕەمەزان ناوەستم هاوسەرەکەت وتت بە ماتۆر دەمی کردووە بەڵێ ئەژنوەیەکی ینی وەرگەڕەوە لە ماتۆڕەکەدا کە ماتۆڕەکەشمان بۆ نەمایەوە ینی ئەو پارەی کە زیاتر قەرزارن وتتی ماتۆڕەکەیە 500,000 ئەویش هەر لە کوڕی ساحێ ماڵەکەمان بوو بەڵێ ئەو بۆ یابوو ئیترێسەش هەر لامانە و نەماناوتە ئەی مناڵەکانت بۆ نمونە حەزیان لە شتێک بێت داوای شتێک بکەن تۆ لە تواناتانە بێت ئەو کاتە ناچمە دەرەوە یعنی زۆر هەیە ڕاستەکەی زۆر ناچمە دەرەوە شتێ بەس وەکو هەستیش بەخوای گەورە ینی جارێ دەستەکەم بە گریان دانیشم ینی مێردەکەم ئەگە شتێکی پێ بڵم بێتەوە نەبێ ئەڵێ چی بکەم ژنەکە ئەین کە توانام نەبێت چی بکەم ینی ئەو خۆشی لەمە زیاتر خەمبارە ینی پیا و بە گریان دەری نابڕێ خۆت باشە زانین پیا و چۆنڵێ ناخەوە پێی ئاشکێتەوە ئێستا ئیتر ئێمە هاتوونەتە خزمەتی بەڕێزت ئەمانەوێت دەنگی تۆ بگەێنین داواکاری چیت هەیە؟ وڵە داواکاریم چییە بە داواکاریم ئەوەیە هەر ژوورێکیش بێ بۆم دابینکەن شتێکیش بێت بۆ ئیشکردن هەر مەمنونیانم هەر ژوورێکیش بێ وڵی تا دوای ڕەمەزان لێرەیەم بەخوای گەورە دەری کردم سەحێ ماڵەکە خۆتان بڕۆم پرسیاری لێ بکەن کێ هەیە لەسەر خەت بابێ پرسیاری لەکە تا لە قاتی سەرەوەیە بڵێ تا دوای ڕەمەزان وەستاویانە یعنی من چی بکەم من خۆم و مناڵم بەرمەکیۆ دوو مناڵی بچوو یعنی خێرتانەگا ئەنی داواکارم لێتان هەر شوێنێکیش بێت تێی بچم مەمنونتانە بوو هەر کرێکەشیان بۆ دامی کردمە ئەگەر لەو شوێنەژمە هەر مەمنونیانە بوو یان شتێک بووە ئەنی ئیشیان پێوە بکردە هەر مەمنونیان ئەبوو هەر بۆ ینی ینی خۆتان ینی دوو مناڵی بچووک یەکیان 6 مانگیان 2 ساڵ و 3 مانگ بچینە سەرجادە ینی مێرد و ژنێکی گەنج و ینی مێردەکەم گەنج و ینی چینە سەرجادە ینی خۆتانی وجدانی خۆتان ینی ئاسوودە ئەبن ینی وام لێ هاتووە ینی بەڕاستی خێمەیەک هەڵم با نەگاتە ئەو ڕادێت کاتان لێ ئەەکەم خێرخوازان هەچ کەسێکە لەسەر خەت مەمنونتانە بم بەس ئەوەنە شوێنێکمان بۆ دابینکەن شتێکمان بۆ دابینکەن یانەوەتان نیوەی قەرزەکەشمان بۆ بن و هەر مەمنونیان ئەبووم بچوومایەتە شوێنێکەوە ینی لەبارێکی لایەکی ژیانیان ینی سووک کردایە ینی هەموو بارەکانی ژیان لەسرم گران بووە ینی هەر بارێکیان لێ سووک کردمە هەر مەمنونیانە بن بە هەر جۆرێک وایە ئێمە هیوادارین ئیشەئەڵڵا دەنگی تۆ ئەگات هیوادارین ئێوەی خێرخواز بەدەمخانە و هاواری ئەم خانەوادەیەوە بێن لەبەرەوە بەڕاستی مناڵەکانی زۆر بچووکن کە لەم شوێنەیە شوێنی ژیان نییە هەمووی تەڕەشوع و ئاو و سەقفی تەقی و ئیزندراون کە لەبەر ئەوەی سەقفی خانووەکە ئەڕوخێت بەسەریانە گوزەرانیان زۆر خراپە هیوادارین ئەوەی کە لە تواناتاندایە بێن هاوکاری بکەن و لەم ژیانە ڕزگاریان بکەن بەداخەوەمە چیرۆکی ئەم خانمە بەڕێزە بوو کە بۆی گێڕاینەوانێ کە مناڵەکانی زۆر بچووکن لەم شوێنەدا گوزەرانیان زۆر خراپە بۆ ئەوە نابێت کە ژیانی تیا بکرێت داوا لە خێرخوازانەکەین دەستی هاوکاریان بۆ درێژ بکەن ئەوەی لە توانایاندایە هاوکاریان بکەن و کە لەم شوێنە ڕزگاریان بکەن پرۆگرامی میوانی توین بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کات ینی نازانم ینی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە ینی نەبوونی عیب نییە.